شاخەوان عەبدوڵڵا جێگری سەرۆکی پەرلەمانی عێراق بە کوردستان 24 ڕاگەیاند تا ئێستا بە شێوەیەکی فەرمی هیچ لایەنێک داوای لە پارتی دیموکراتی کوردستان نەکردووە لە پەرلەمان بکشێتەوە. ئەگەر هەر لایەنێک داوامان لێ بکات بە شێوەیەکی فەرمی وەڵامی دەدەینەوە. شاخەوان عەبدوڵڵا گوتیشی تا ئێستا بڕیارێک نییە بۆ ئەوەی پەرلەمانی عێراق کۆ ببێتەوە. ئێمە پێمان وایە ئەو داوایانە کە دەکرێت دەبێت بە فەرمی لە ڕێگای ئەو تیارە سیاسیەوە بە ڕێزەوە کە داوایان کرد دەبێت بە فەرمی ئەو پارتی دیموکراتی کوردستان هیچ داوایەکمان پێ نەگەیشتووە ئەوەی کە هەیە بڵاو کراوەتەوە بە فەرمی بێت بە فەرمی پارتی دیموکراتی کوردستان جواب بداتەوە. بەڵێ بەڕێزان وەک هەموو لایەکان ئاگادارن دۆخی عێراق گەیشتۆتە شوێنێک ئەوەندە ینی هەموو دەرگاکان داخراون، دەرگای سیاسی، دەرگای گفتوگۆ، دەرگای دانوستان بە تەواوی داخراون. هەموو لایەنە عێراقیەکانیش بە تایبەتی شیعەکان هەر هەمووی چەکدارن، شەڕ و پێکدادانیش دروست بوو. ئەدی کەواتە ئەگەر دەرگای سیاسی داخراوە ئەیە چەکداریشن کەواتە دۆخی عێراق بەرەو چۆ. لەلایەکی تریشەوە داوا لە کورد و سوننە دەکرێت بەشداری دانیشتنی پەرلەمان نەکەن. ئایا ئەمە بۆ ڕاکێشانی کورد نییە بۆ ناو ئەو گۆڵمەزەی ڕێک لە ناو شیعە خۆیدا هەیە؟ ئێمە لەسەر ئەم بابەتە هەروەها بابەتی ڕێکەوتنی پارتی وێچێتیش لەسەر مەسەلەی سەرۆک کۆمار قسە لەگەڵ میوانەکەمان دەکەین. میوانەکەمان زۆر بەڕێز دکتۆر ڤیان دەخیل گوتەبێژی فراکسیۆنی پارتی دیموکراتی کوردستان لە پەرلەمانی عێراق کە ڕاستەوخۆ لە گەڵماندایە. خاتو ڤیان شەوتان باش، گەلێک سوپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان لەم گەشتەی هەواڵەکان. با سەرەتا لە نزیکبوونەوەی پارتی و یەکێتیەوە دەست پێ بکەین ئەمڕۆ کە ئەندامێکی سەرچاوان ئەندامێکی مەکتەبی سیاسی دەڵێ ئەمەندە نزیک بووینێتەوە لێک تێگەیشتن هەنەیە لەوانەیە سێرپرایزیش دروست بکە. پێت وایە هەم یەکێتی هەم پارتی هەم لایەنە سیاسیەکانی تری کوردستان گەیشتونەتە ئەو ڕاستیەی کە ئێمە لە بەغداد دۆستمان نییە بەڵکو بەرژەوەندیمان هەیە، دەبێت لەسەر بەرژەوەندیەکانمان ڕێ بکەوین؟ بله گەلێک سپاس کاک فەرهاد. تاکیدی مفاوضاتێت بینە پارتی و یەکەتی هەر بەردەوامە ئەڤە چەند هەیڤەکن و سەروێ ئەساسێ گەیشتینە مەرحەلەکێک کە ئەم بکارم بێژن احتیمالە خلالە vê نزیکێ یعنی وێگەهنە اتفاقەکانی هایی سەر مەوضوعێ سەرۆک کۆمار. دیتنا من موضوعێ یعنی ئەحزابێت کوردستان لازمە یەکڕێزی بن، لازمە ئەم ماڵا کوردی پێکریزی بچنە بەغدای، چونکە ئەڤە مەشاکلێت بەغدای لەگەل هەرێما کوردستانی نەلگەل حزبەکینە یان کوتلەکینە بەڵکو لەگەل ئەف تشتێت هەمیل بەرژەوەندیە خەلکێ کوردستانیە. ژبەر هەندێ یەکریزیە ماڵا کورد گەلەکا گرنگە دا ئەمە قووەت بچن و هیچ قبول نییە بەغدا لەگەل کوردستانی تعامل بکە لەگەل سەر ئەساسی ئەحزابە یان سەر ئەساسی ژمارە. لازمە لەگەلمە تعاون بێتەکردن سەر ئەساسی کە ئەم مکونێکی ئەساسینە لە عێراقی نه، چونکە هەکە سەر عەدەد بێتە ژمارکردن ئەم نکارن بگەهنە چ ئامانجێکی خۆ ئامانجێت هەرێما کوردستانی. خاتو ڤیان بۆ خۆت باش دەزانی مەسەلەی دیموکراسیەت ئەوە نییە بە دەرزی لێ بدرێ. دیموکراسیەت کولتورە، لە عێراقیش ئەو کولتوری دیموکراسیەتە نییە. زۆربەی سەرکردەکانی شیعە ڕاشکاوانە دەڵێن هەڵەو کەم و کوڕی لە دەستوردایە. هەڵەو کەم و کوڕی لە دەستوردایە ئەگەر هەش بێ یاخود لە عەقلی سیاسی و بەڕێوەبردننی عێراقدایە کە هیچ گۆڕانی کارێکی بەسەردا نهاتۆ هیچ جیاوازێکی لەگەڵ عەقلی سەردەمی سەدام نییە. دەستوری عێراقش یەکیشوان دەستورێت کە گەلێکی گرنگن و گەلێکی مهمن و دەستورێکی گەلێکی باشە، بەس تەطبیقا vê دستوری نەهاتیەکردن. هەتا نەها سیاسەتمەدارێت عێراقی نکارن ئەو ناوێن دەستورە عێراقی بێ تەطبیقکردن وەکا چاوە هاتە نویسین. هەکە ئەف دەستورە هاتە تەطبیقکردن نەهامە چ مەشاکل نەبوو نەل نێڤا هەرێما کوردستانی و بەغدای و نەل نێڤا بەغدای ئەو بخۆ کوتەلێت سیاسی توانش بەر هەندێ مشکلات دستوری نییە.
مشكلة عقلية أو كسك أف دستور بكارتين وقت مشاكل توانها دي بيجن سوجي دستورية وقت مشاكل نبي دي صديقنا سر دستور بس هكا أم بحث ديمقراطية عراقي بكان براستي يعني كان صالد بري 2003 أو ديكتاتورية أو حكمة السر عراقي هبو وبشتهنجي يعني سيهو هر صالج ديكتاتورية كجلكا بقوة شنو بجبوة ديمقراطية كامزن اف ديمقراطية نظانين سياسة مداري عراقي بكاربين يعني مسافة كجلكا يا مازنها بالنيفا ديمقراطية كامل والديكتاتورية كامل أفراغ يا دروزبو سياسة مداري بغداد وبتايبتي بداخل بيجن سياسة مداري الشيعة نظانين أفراغ بركنوا دا هنقافد باش بتشن بو بيشا بو خلقي خو بو ملتي عراقي همي زور باشا خاتو فيان بو خود دزاني دادگای دستوری تفسیرێکی وای کردووە بۆ دانیشتنەکانی پەرلەمان کە دەبێت 220 ئەندام پەرلەمان ئامادە بن ئەو جا دەتوانن هەم سەر کۆمار هەم سەرۆک وەزیران هەڵبژێرن بەڵام ئێستا داوا لە کورد و سوننەش دەکرێت بەشداری نەکەن لە دانیشتنەکانی پەرلەمان لەم حاڵەتەدا کورد بەڕای ئێوە بەشداری بکە یان نەکە و لەسەر چه ئەساسێک بیکە گەرانتی چییە؟ دقاي دستورية عراقي محكمة اتحادية عراقي براستي قالك أخطأت وين هبون يعني هكا 2000 وقت تفسير مادة حفتي وششكر بنوعكي كرك البرجواندية جهتكي بو بشتهنجي هات أو تفسير أخو إينا غورينو شنو بشتهنجي تفسير 220 أندام لازم تحاضر بو انتخابات سروكو مارونها يعني هر فترة براستي أخطأت محكمة اتحادي قالك نجبر هندي محكمة اتحادي مفروضة صمام أمام بو دستور وبو قوانين وتشريعات عراقي وقت خلالك المحكمة الاتحادية هبه أو مشكلة كامزنة چونك چه خلالك الصمام الأمان هبه يعني دي أم دي هنا مرحلة انفجار جبر هندي نها وقت بحثة يعني انسحابة كرد وسنة كان براستي چه أساسك قانوني تدانينك بانسحاب كرن ثانيا أم كتلك بن يعني ائتلافك بقوة بن ائتلاف صدري وسنة وبارتي وقت اف ائتلاف صدرية كان سحبون گفتگو هرما القل صدرية كان بلام چينا ببريقاي سوشال ميديا يعني تغريدة أو خبر بقهتما لازم خو سحب كان لازم افتشتا گفتگو تداها بمناقشات بمفاوضات بقهينا حلكي مشترك القل إيكا أم بمينين يعني أم سحبا افتشتا نمنطقية الجير دستور عراقي وجير قوانين وتشريعات عراقي كخبر بوما بهنيرن كماد يعني لازمه نجيب بينك شاندن يعني ورقية بو كرد بين ببنى طرفك في صراع الشيعي زور باشا خاتو فيان ل 2005 چی هەڵبژاردن کراوە لە عێراقدا براوە دۆڕاوی تیا نەبووە هەمووی هەر براوە بووە ئەمەش جۆرێکە لەو دیموکراسی سەقەتەی کە لە عێراقدا هەیە باش ئەم جارە دۆڕاو و براوەی تێدا بوو بەڵام دۆڕاو ئەنجامی هەڵبژاردننی قوبوڵ نییە پرسیارەکەی من بە دیاریکراوی ئەوەیە ئەگەر با ئەم ئەگەرە وەربگرین پەرلەمان هەڵوەشایەوە هەڵبژاردننی پێشوەختەش ئەنجام درا چی لە مەسەلەکانە گۆڕێ خۆ دۆڕاو هەر براوەیە و براوەش هەر براوەیە هكم چون انتخابات يعني پیش وقت سر في أساسي سر في السيستمي نفس حكومة نفس قانون انتخابات نفس مفوضية تأكيدي أم ديجينا نتائج نزيك جوان نتائج كنها هيا جبر هندي وكا جناب السروك أما بيدا هكم چون انت ما مانعنينا أم چون انتخابات پیش وقت بلام لازم سر أساسك دستوري بي وقانوني بي
ولنفسي وقجي لازمة عهدك هبي النيف همي أطراف السياسي أو يدي بجدار بن لازمة أو عهده وصابك أم قبول نتائج انتخابات بكن الهمو ديمقراطيات عالمي هكا ائتلافك يعني حزبك أو انتخابات ببيان أو كتلة مزنبي أو دي حكومة تشكيل كان وإيدي ديشنا معارضة يعني وكاد بجن حكومة الظل بلام العراقي أفتشت قبولنا كان لازم همي بجداري حكومة بن وهمي جي بجداري برلمان بن نتود معارضة بهني ونموالاجي تود بهني الحكومة تاع عراقي جبر هندي لازم أهدكينوها به همي أطراف ملتزم بن في أهدي بلام سؤال أوى هل والتزامي كان چونك بري انتخابات 2021 دي سقف عهدان نفوان هبو وميثاق الوطني تقوتني او ميثاق الوطني همية توقيع كربو السر كجاري چنا تايجت انتخابات هبن هميدي قبول كان بلام وقتي نتيجة در كفتن مدي الطرف قبولي في نتيجة نكر بشتينجي وقتي ديتن او وقتي صدري سحبون او بو نزورينا مديت قبولي في تشتيت كان وبرو يعني حكومة تشكيل كانتشن زۆر باشە خاتوڤیان تۆ باسی ئەوەت کرد کە ئەبێ عاهدێکە بێ میساقێکە بێ ڕێکەوتنێکە بێ کە هەموو لایەک پێوەی پابند بن بەڵام لە 2005ەوە ئەوەتەی کورد هەیە ڕێکەوتنیان لەگەڵاکە ئیمزاشیەکەن بەڵام هەرەوەی دەستیان لە کورسەکان قایم بوو کوردی چی شتی چی ئەوە تا نیوەی کوردستانیان داگیر کردووە تعریب وەکو خۆیەتی مادەی 140 جێبەجێ ناکەن موچەی خەڵکی کوردستانیان بڕیوە کەواتە عهد و میساق لەگەڵ چێ؟ وكم قلت يتكاك فرهاد مشكلة أم عقد وميثاق القلوان تكين بلام التزامني نفان عهدا التزامني نفان ميثاق أفاتشيت كان حتى نفا خد جي التزامنا كان أبي مشكلة السياسة عراقي شو التزامك نب دستور تشيد بي نب عهود ومواثيق تشيد بي جبر هندي لازم أم فقرنا سر برسيارات ياكي ام كرد لازم ام يك هالويز بن يك دز بن البغداد چند ام القلق بن هف چندي قوة تامة بهتر بن وهف چندي يعني ام كاربن على الاقل مصلحة هرما كردستاني وخلق كردستاني بباريزن چند مشاكل النظام ذهبي افا مشكلة هرما كردستاني مصدرتك بەومێدی وەی ڕۆژێک لە ڕۆژان ڕزگارمان بێ لە دەستیان یەخەمان لێخیان ببێتەوە بەڕێز دکتۆر ڤیان دەخیل گوتەبێژی فراکسیۆنی پارتی لە پەرلەمانی عێراق گەلێک سوپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان سوپاس بۆ ئێوە شەوتان باش.